لە ڕووکەشدا زەویەکی تەخەتکراوی ئاساییە، بەڵام ئەگەر ورد بیتەوە پارچە گۆزە و ئێسک و گۆڕسان بەڕوونی دیارن کە بەڵگەی ئەوەن شارستانیەتێکی 1000 ساڵە لێرەدا هەیە و ئێستا سەری هەڵدراوەتەوە و لە مەترسی فەوتاندایە. ئێرە دەشتی وڵوبەیە و دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانیەوە. پەیام سەرەداوەکانی شوێنەوارێکی دێرین لەم ناوچەیەدا ئاشکرا دەکات. بە مەیدانی چوونە سەر پارچە زەویەکە. مامۆستای زانکۆیە و شوێنەوار ناسە. هێما بۆەوە دەکات مێژووی ئەم پارچە گۆزانەی دەستی دەگەڕێتەوە بۆ سەردەمی زاینی و سەردەمی شارستانیەتی ئیسلامی. ئەوەی ناتەبیعی و نانۆرماڵە دوای دەرکەوتنی لایەنە پەیوەنددارەکان نەیان بەدەمی و ئیش نەکەن لەسەرەوەی ئایا ئەم هەموو ئێسک و ئێسکی مرۆڤ و پاشماوەی گۆزە و فخاریاتانی کەوا لێرە دۆزرانەوەتەوە ئەبێ ئیشیان لەسەر بکرێ، ئێرە سیاج بکرێ یاخود هەڵکۆڵینی زانستی تێدا بکرێ. ئەوەی کە ڕوونە بێگومان ئەمانە پاشماوەی شوێنەوارین بۆ بەڵگەی مێژوویی ژیانبوونێکن لێرەیە و دیارە خاکەکەش هیچ گۆڕانکاری بەسەرا نهاتووە لە شوێنێکەوە بووی نەهێنراوە و پارچانە لە بەدەست نهێنراون لێرە فرێدەن. لە ئەنجامی و گۆڕانکاری بەسەر توێژاڵی دەرەوەی خاکەکە کراوە پارچە گۆزانە دەرەکەون و زۆریشن یان ئەگەر مەسحێکی سەریعی ڕووی سەرەوەی ڕووکاری دەرەوەی ئەم خاکە ئێرە بکەی ڕێژەیەکی زۆر لەم جۆرە گۆز و فخارانە دەرەکەون کە ئەمانە بەڕاستی بەڵگەی زانستی زۆر گرنگن. چەند ڕۆژ دواتر پەیام لەگەڵ تیمی پشکنەری بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی سەردانی هەمان پارچە زەوی کرد. شۆفڵەکان بێدەنگن و کارکردن لە شوێنەکەدا وەسێنراوە. بەپێی لێکۆڵینەوەی پشکنەرەکان سەرەدای بوونی شارستانیەتێکی دێرین لە ژێر ئەم زەویەدا دەرکەوتووە کە لە سەردەمی پێش زاینی و سەردەمی ئیسلامدا لەم شوێنەدا ژیان هەبووە. بەو پێی لەو شوێنەدا تەنها گۆزە نەدۆزراوەتەوە بەڵکو گۆڕسان هەیە و شێوازی ناشتنی مردووەکانیش بۆ ئەو سەردەمانە دەگەڕێتەوە. لەوەی کە ئەمە دۆزیمانەوە چەند لەتە گۆزەیەک بوو ئەم لەتە گۆزانە دەتوانین بێن زیاتر بۆ سەردەمی ئیسلامی دەگەڕێنەوە بەپێی ڕنگ و نەخش و شێوەکانیان و هەندێکیان بۆی هەیە لە پێش سەردەمی ئیسلامی دەتوانین بێن کۆتاییەکانی سەردەمی ئاشووری و لە بەشێکی تری ئەم پارچە زەویە شوێنی چەند گۆڕێکمان دۆزیەوە کە ئەو گۆڕانە کاتی خۆی بە شێوەی تەخت دروستکراون بەردی تایبەتیان بە هێناو دایان تاشیوە و ئەم گۆڕانیان بۆ مردووەکان ئامادە کردووە. ئەم شێوازە لەبەرەوەی بەجوێرەی ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر ڕوو لە قیبلە بوون تەسەوور دەکەین ئەم گۆڕانەی سەردەمی ئیسلامی بن. وەک پشنەرەکان دەڵێن بەو خێراییەوە ساغ ناکرێتەوە کە مێژووی شوێنەوارەکە و شێوازی ژیانی ئەو سەردەما بەوردی وێنا بکەن. بەڵام ئەم پشکنەرە کە لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی کار دەکات دەڵێت ناوی ئەو ناوچەیە لە نەخشەی شوێنەواری عراقیدا تۆمار نەکراوە. هاوکات جەختیش لەسەر ئەوە دەکاتەوە کە لە کاتی کنە و پشکنین و لێکۆڵینەوەی زیاتردا دەبێت ئەو ناوچەیە لەسەر نەخشەی شوێنەواری عراق تۆمار بکرێت. وڵای ئەوەی کە ئێستا چونکە شتەکە کوتمان شتێکی هەندەسو برد و بەپەلە بوو ئەوەیە بگەڕێنەوە بۆ شوێنەوارە بۆ ئیزبارانی کە لە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی هەیە بۆ مەواقیعانی کە لێرە هەیە ئەبێت ینی تشخیصی شوێنەکە بکەین بڵیان شوێنەکە لە چ جێگاکەی بزەبت لەکوێ ئایا ناوەکەی چییە لە ناوەکەی وەرگین جا دوایی ئایا ناوەکەی گۆڕانکاری بەسەردا نەهاتووە چونکە لە چلەکان ئەگەر تۆمارکرا بێت تا ئێستا ناوی گۆڕانکاری بەسەردا هاتووی ناوەکەی بدۆزینەوە ئەگەر ناوەکەی تۆمارکرا بوو جێگای شوێنەواری بوو ئەوەی تر ینی پێویست بە هیچ ئەدی لەو شتێکی کە ناکات لەبەرە تۆمارە بوو لەسەر بەڕێوەبەراتی شوێنەواری ماڵە. ئەگەر ئەوەش نەبێت ئەبێ لە ڕێگەی ئەو ئەدیلانی کە لەو جێگای هەڵمانگرتوتەوە ئیشی لەسەر بکەین بۆ منە پارچە گۆزە و دیزەکان ئەو کاتە بێ لە ڕێگەی دوم کە ئەگەر تۆماریش نەبێت هەر دەبێت ڕێکاری خۆی هەیە بگرینە بەرەمان بدەین. ئێستا کە هەموو بەڵگەکانەوە دەسەلمێنن کە لە ژێر ئەم خاکەدا شوێنەواری ژیار و شارستانی مرۆڤ دەرکەوتووە هاوکات مەترسی شێواندن و لە ناوچوونیش لەسەر ئەو شارستانیەتە دەوڵەمەندە دروست بووە. لە ئەگەری ئەنجامنەدانی پشکنینی زیاتر و پاراستنی شوێنەکە ماوەتەوە بڵێن سلێمانی کتێبێکی مێژووی دێرینی دۆزیوەتەوە بەڵام نایەوێت بیخوێنێتەوە و لاپەڕەکانی ڕەشەبا دەیبات و کەس سوودی لێوەرناگرێت. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.